نونەرەی پارتیا ڕەوشەنبیر جوانگەناف سەرچاوە هاتن ناوەیەکی تیا ڕەوشەنبیرێن کانتۆنازیێ کۆمسا سرا سەرچاوە هاتن ئیرۆ نەهێ هەیڤەیە وەکە ئیرۆ بەریا 36 ساڵان یعنی 1970 هونەرمەندێکی گەورە مۆزن نامە کۆچ کردیا ڕاستی نرخێوی دەدلێمە هەمووادە هەیە کەسایەتاوینە مەزنە و هەستکردنی ژێرە مەزنە ئەوە نەمر محەممەد شێخۆیە نەمر محەممەد شێخۆ تەمەنێک بچووچ کرد عین چل و ساڵێک دو ساڵ کرد هەشتێ نۆت ده ئەوە 1940 چی بووە نزیکا شێست چەند ساڵایە نەمەزنە پێنجی و 42